أحب أهني الشعب العراقي عامة والمسيحي خاصة بمناسبة أعياد الميلاد ورأس السنة الميلادية المجيدة. والمناسبة هي عبارة عن تحضيرات في الكنيسة في عمل الألوان والإنارة من إضاءة ومن نشرات ومن مغارة وشجرة الميلاد. مبروك مسيحي كان يشارك فيها حاكم بو كنيسة ياد كرنوي يادي لدايق بوني بيغمبر حضرة المسيح هوا وشي وراكن برا مسلمانة كانوا مجدين بو كنيسة أبارينوا نيجي خمانة كانوا من وەکو کچێکی کورد پیرۆزبایی لە هەموو مناڵانی جیهان ئەەکەم و بە هیوام هەموو ساڵێکیان هەر خۆشی و شادی بێ. من وەکو کچێکی کوردستان پیرۆزبایی شەوی سەری ساڵ لە مناڵانی جیهان دەکەم. وا دیارە ئێمە ساڵانە وەکو مامۆستاکان کۆمەڵێک کار و چالاکیمان هەیە بە بۆنەی سەری ساڵەوە و هەر بەم بۆنەیەوە پیرۆزبایی لە هەموو گەلی کورد و هەموو جیهانەکەم بە بۆنەی سەری ساڵی تازەوە و هیوای ساڵێکی خۆش بۆ هەموو لایەک. لە مەراسیمێکدا کە تێیدا کۆبووینەوە ئەم پەیمانگایە سێ وەجبەی تێدا تەخەڕوج کردی. وەجبەی یەکەمیان وەجبەی یەکەم وەجبەی دووەم پێکەوە تەخەڕوجیان کە 600 ڕاهێنرا بووە لەم پەیمانگایە. ئەمڕۆژ کە دەیبینن وەجبەیش ترە لە دەرچوانی ئەو پەیمانگایە کە لە دوو بەش پێک دێ. وەجبەیشیان فەرمانبەرن ئەوانەی کە دانویست ببنە بە مامۆستا 158 فەرمانبەرن گۆڕی ناونیشانەوە کرا دیتمانە مامۆستا. وە لە هەمان کاتدا تقریبان 100 مامۆستاش تێدایە بەشداری ئەم خوڕی کردو و ئەم پەیمانگایە ئیمتیازاتی بە کەلۆرس دەدەینە دەرچوانی ئەم خولە. دڵم زۆر خۆشە لەبەر ئەوەی یعنی ئومنیەتی خۆمان تحقیق کرد حەزمانە کرد بگەینە ئەم یعنی هینە ئەم مستەوایە کە ئێمە امتیازاتی بەکەلۆرس وەرگرین ئیداری و مالی و ببین بە مامۆستا و ڕەغبەتی خۆمان تحقیق بکەین.